بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لە هەر شوێنێکن بینەر و بیستەری پرۆگرامی بەیانی 24 ڕۆژێکی باشتان هەبێت. ئەم ڕۆژ لەگەڵمان دەست پێ بکەن بەیانیە ئەتوانین تەواوی ڕۆژەکەمان بەخۆشی و بە ئارامی بەڕێ بکەین ئەگەر بێت و ئەوەی لە دڵمانە ئەگەر خراپ و ناخۆشە نان باشەکان هەمووی وەلانین و ئەمڕۆ ڕۆژێکی تازە بێت. منیش لەگەڵتانە بمم کاتژمێرە بە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەت وە باش و پەیوەندی بە تەندروستی و بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە تا دەستپێکی ڕۆژەکەمان خۆش بێت ئینشەڵڵا هەتا ئەوارە بە باشی بەڕێ بکەین. لەگەڵمان بن بە لەسەرتاوە هەندێک لەو بابەتانەتان پێش ناکەم دواتریش بە ورتر و بە زیاتر قسەی لەسەر دەکەین. تا دێت گروپەکانی شاخەوانی لە هەرێمی کوردستان زیاد دەبن و وەک شاخەوانانیش باسیەکەن جگە لە سەرکێشیەکەی شاخەوانی سوودێکی زۆری بە جەستەیان دەگەێنێت و ئارامیش بە ڕۆحیان دەبەخشێت. لەگەڵ هاتنی وەرزی بەهاردا نەخۆشی پاقلەش لە نێو منداڵان زیاد دەبێت و ئەم بەیانیە لەگەڵ پزیشکی پسپۆری منداڵان باسی نەخۆشی پاقلە و نیشانەکانی دەکەین. ئەشکەوتی سەهۆڵان لە مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە و لە پشوەکانی نەورۆزی ئەم ساڵیش هەزاران گەشتیار بۆ بینینی ئەشکەوتەکە چوونەتە شارەکە. گروپێکی شاخەوانی بەسەر چێی سەفینی سەرکەش و گەلی میوزیک لە شەقلاوە سەرەکەون و ئاشنا بن بە دیمەنە جیاواز و سروشتە سەرنجڕاکێشەکانی چیاکە. ئەندامێکی گروپی شاخەوانیەکە باسێواکە کە سەرکێشیەکەن لە پێناو ئارامبوونەوەی ڕۆح و هەڵبژاردننی ڕێگەیەکی جیاواز و پڕ لە هەوراز و نشێو بۆ ئەوەی زیاتر چێژی پێ ببەخشێت بەو کەسانە بەو کەسێک کە ئەوێت سەرکەوێت و دواتریش ئەگەڕێنەوە نێو سروشتی جوانی کوردستان ئەما تەنها ئەوە نییە هێز و ئارامی بەخشین بێ بە گیانیان یاخود بە ڕۆحیان بۆ یەکە سروشتی جوانی کوردستانیش بزانن. تیمی کوردستان 24 لەگەڵ گروپە شاخەوانیەکە چووەتە سەر چیای سەفین بابەیەکەوە بیبینین. بەیانێکی زووە و وەرزشێکی سووکی خۆگەرمکردن و کردنەوەی ماسوولکەکان دەکەن بۆ چالاکبوونی جەستەیان. شاخەوانن دەیانەوێت سەرکێشی بکەن و بەسەر چیای سەفین و گەلی موزیک لە شەقلاوە بکەون. شاخەوانی چەند ڕێنمایەکی تایبەتی هەیە و ئەو جانتای لا پشتیانەوەیە کەلوپەلی و خۆراکی پێویستی تێدایە. بەڕیز دەوەستن و سەردەکەون بۆ ئەوەی دەست بە گەشتە درێژەکەیان بکەن. گەشتەکەیان ئاسان نییە بەڵام سەرکێشی دەکەن و بڕێنیەوە ڕێگا دوور و پڕ لە چاڵ و بەرزاییە بە گروپ دڵخۆشیان دەکات و هەستی سەرکێشیکردنیان پێدەبەخشێت. کاتی گەشتنیان بۆ شوێنی مەبەست بەکردنەوەی ئاگر بەدار و چاو نانی بەیانی ئامادە دەکەن. ئامانجمان لە دامەزراندنی گروپ زیاتر ئاشناکردنی کۆمەڵانی خەڵکە بە ناو سروشت و دوورکەوتنەوەیان لە هەوا و جەنجاڵی ناو شار. شاخەوان پێویستە سەرەتا سروشت دۆست بێ، ژینگە پارێز بێ، دوور بێ لەو شتانەی کەوا سروشت پێی ناخۆشە زیاتر ئاشنابی لە ناو سروشت. ئێستا کە تو دێ ناو سروشتە جوانە دێ گەری مۆزیک کە دێ ئێرە ماشەڵا ناوەکەشی یعنی ئەوەیە کە دەی گوێت لە دەنجی تەیر و تار دەبی. ژینگە پارێزیش ئەوە نییە کەوا من شتێک دەخۆم و فڕەدەم. ژینگە پارێزی ئەوەشە کە دەی بە کڕ و بە بێدەنجی زیاتر ئەتوو بێی ئەو تەیر و تار و ئەو شتانێکەوە ببینی بەڕاستی. دوای خواردنی نانی بەیانی گەشتەکەیان درێژ دەکەنەوە و دەست دەکەن بە سەرکەوتنی زیاتر بەسەر چیاکەدا. بەشێکیان شاخەوانی وەکو گەشتێک دەبین و بەشێکیان وەکو وەرزشێکی تەندروست. بۆ ئەوان بینینی سروشت و ژیانکردن لە ناوی و دوورکەوتنەوە لە جەنجاڵی ناوشار ئارامی بە دەرونیان دەبەخشێت. تالیب چەند ساڵێکە شاخەوانە و حەز بە سروشتی کوردستان دەکات. دیالەوانی دیکە سەرکێشی دەکات و لا ڕێگەی خۆبەستنەوە بە حەبلێکەوە سەر شاخەکە دەکەوێت. ئەم جۆرە چالاکیە هەندێک سەختە بەڵام تالیب حەز بە سەرکێشیکردن دەکات.
ئەوە ڕاستی بێ شاخەوانی هەم توانی وەکو وەرزشێ سەیریکە هەم وەکو گەشتێک سەیریکەی من زیاتر لە 15 ساڵە لە تیپی شاخەوانی هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشدارم ئەوە زیاتر لە 13 ساڵیشە لێرەم 2 ساڵە بەشداری تیپی شاخەوانی ناوداران بووم لەگەڵەوەنا ئەزمموی ڕۆژهەڵات و ئێرەمان تێکەڵ کوڕە هەم من سوودم لەوان وەرگرتووە و ئەوانەوەتە سوودیان لە زیاتر من سوودم لە ئەوان وەرگرتووە زیاتریش بۆ ئاشناکردنی خەڵکە بە تەبیعەت بە سروشتی کوردستان و هەم وەکو وەرزشێکیش سەیرەکرێ شاخەوانی بەسە لێتریش بۆ پاکوخاوێنی ڕاگررتنی ژینگە یانە شاخەوانەکان کە دەستیان کرد بە کاری شاخەوانی لە پاراستنی ژینگەەوە دەستیان پێکرد پاکوخاوێن ڕاگررتنی ژینگەوە پاراستنی ژینگە. شاخەوانی وەرزشێکی نوێ لە کوردستان و ماوەی چەند ساڵێکە سەری هەڵداوە. بۆ ئەمە بەستەش چەندین گروپ و کۆمەڵە دروست بوون. ئەم گەشتانە پاڵنەرێکی گەورەم بۆ پشودانی مێشک و ڕەواندنەوەی بێزاری و ماندوێتی. شاخەوانان ئەم گەشتیان لا گرنگە و بە پێویستی دەزانن بۆ دوورکەوتنەوە لە قەرەباڵغی کە کاریگەری نەرێنی لەسەر دەروون و ژیانیان هەیە. بۆیە هەوڵ دەدەن گەشت بە نێو سروشتی کوردستان بکەن و ناوچە جیاوازەکان ببینن. شەیمە باییس کوردستان 24 هەولێر. ئێستا کە ئەو دیمەنانە بینین هەریەک لێمە حەزمانەشێتەوەی کە گەشتێک بکەین شاخەوانی بکەین دیمەن و سروشتی جوانی کوردستان ببینین بەڵام ئایا ئەتوانین ئێمە ژۆکە و شاخەوانانە بە وزەوە یاخود بە شارەزاییەوە سەرکەوین و دابەزین و هەموو هەورازانە ببڕین منم پرسیارانە و چەندین گفتوگۆی دیکە لەگەڵ بەڕێز ئاریە عوسمانەکەم کە شاخەوانە و لە سۆدۆ لەگەڵمانە بەخێرهاتی کاگاری بانێکی باش باینتان باشتە سوپاس بژی زۆر سپاس کاگاری سەرەتا لۆ بۆم باسکە چەند ساڵە دەستت کردو بە کاری شاخەوانی و لەکوێوە دەست پێ کرد سەرەتاوەکو خۆم بە گەڕان لە ناو سروشت و دەتوانم بڵێم بە شوانێتی دەستم بە شاخەوانی کرد چکە ماڵمان لە کەزنزان بۆ ئاژەڵمان هەبووە و مەڕووبزنمان هەبوو هەندێک کات لەگەڵ مەڕووبزنەکان دەچمەوە گرد و زرگانی کەزنزان دوای حەزم کردەوەی کە سەفینم دەدی دەستم بچمە سەفین چەند جار بە پێ بە تەنها ڕۆیشتومەتە سەفین لە کەزنزانەوە ڕۆیشتوم منداڵ بووم تەمەنم یعنی لە ئاستی تەقریبا نزیکی 6-7 ساڵان بووم ئیتر بەو سروشت و بەو دەشت و دۆڵی کەزنزان ڕۆیشتم گەورە بووم تا گەیشتمەوە ئاستەی کە حەز بە گەڕان بەسەر شاخ بکەم ئەو حەزە زۆرتر لە کاتێک لە بۆم دروست بوو تەلەڤیزیۆنێکی ڕەشوسپیمان هەبوو سیرمان دەکرد مثلەن لە کەناڵە عەرەبیک عێراقیەکان هەبوو کاتە یعنی تەماشامان دەکرد کە بە چۆن هەڵدەگەڕێن بەسەر شاخەوەوانە ئەو حەزە لەوەوە سەری هەڵدا کە ئەمن بگەڕێم تێیدا ینی ڕاستە دەچوومە ناو سروش بەڵام حەزی هەڵگەڕانەکەم لەوانەوە سەری هەڵدا بۆیە دروست دەتوانم بڵێم نزیکی 22 ساڵ 21 تا 22 ساڵ دەبێت من بە شێوەیەکی بەردەوام هەموو شۆ هەڵگەڕانم بەسەر شاخەیە بەڵام بە شێوەیەکی تەکنیک 12 تا 13 ساڵ دەبێت بە شێوەیەکی تەکنیک کاری شاخەوانی دەکەم تەمەنێکە تەمەن درێژبی و پارێزراوی ئینشەڵڵا گەشتی باش و دەرەوەی کوردستان و گیانیش ئەنجام بیت زۆر سپاس حتمما من بەردەوام گشتی دەرەوەی کوردستانم هەیە ینی بۆ ئەو شاخە بۆ چ شارێک بۆ چ شوێنێک چووی سەختتر بۆ یاخود سەرنج ڕاکێش بۆ بەلاتەوە غەیری کوردستان لە دەرەوەی کوردستان دەتوانم بڵێم لە ئێران تورکیایە چەند وڵاتێکی ئەوروپی یا هەروە بێتەوە وڵاتانی کڕگیزستان لە زنجیرە چیایی پامیر و یا هیمالایی پێ دەڵێن ئاستی 7000 مەتری بەرزن لە بۆ شاخانە ڕۆیشتوم پلانی ئایندەم هەیە بۆ شاخی بەرزتر زۆر زیاتر بەردەوام ئەکتیڤیتیم هەیە بۆ ینی ڕاهێنان بۆ ینی چۆنێتی خۆگونجاندن لەگەڵ مەترسیەکانی ئەو شاخە بەرزانە کە هەیە چونکی مرۆڤ هەمیشە توانایی زۆر لاوازترە لە بەرامبەر مەترسیە گەورەکانی کە سروشت یا هەیەە بەرامبەر بە مرۆڤ بۆیە بۆ کەسی شاخەوانیا کەسێک کە پێویستە بچێتە ناو ژینگەی سروشتەوە ئەبێ خۆی بۆ ئامادە بۆ ینی خۆی بۆ سروشت ئامادە بکات جا لە شێوەی خۆگونجاندنت یاخود لە شێوەیەکەوە بەرامبەر بە مەترسیەکان یا چێژ بەخشین ینی هەندێک کەس هەیە ڕەنگە تەنها بۆ ئەوە بێتە ناو سروشت ینی نەتوانین پێیان بڵێن شاخەوان بێ تەنها دیمەنێکی جیاواز ببینێ گوێی لە ئاوازی باڵندەیەک بێ یان ئاژەڵێکی کەوی ببینێ یا دوورکەوێتە لە جەنجاڵی ناو شار دەمێ لەسەر ئەو هەوای ینی پاکە هەندێک شت هەیە بە خەڵک بڵێم ڕەنگە خەڵک بە پێچەوانەوە لەم شتە تێگەیشت بێ بەڵێ هەوای شاخ پاکە
بەڵام ئۆکسسیزینی کەمترە ڕاستە تا بەرز بێتەوە ئۆکسجین و پەستانی ئۆکسسیزین بەرز زۆرترە بەڵام هەواکەی پیسە یعنی ئۆکسسیزینەکەی پاک نییە لێرەدا زۆر کەس هەیە کە سەرەتا دەچێتە تیایەکی وەکو سەفین یان وەکو تیایەکی کۆڕاک یا ئەو تیا بەرزانی بانتقی باڵەکات کوێستانەکانی وەکو هەڵگورد و سەکران تووشی دڵتێک هەڵدان و هەروە بێتەوە سەرجێژە و ئەوانە دەبێتەوە ئەو جۆرە کەسانە ئامادەی جەستەیان نەبووە بەرامبەر بۆ وەرزاییانە چونکی ئۆکسسیزین لەوێ ڕێژەیەشی کەمتری هەیە تا لە ناو شار چونکە ئاستی هەولێر تقریبا نزیکی 450 مەترێک بەرزە لەسەر ئاستۆڕۆی دەریە بەڵام سەفین یا کۆڕک 2000 مترە منتیقە کوێستانەکان 3000 نزیکی 600 مترێک بەرزن دا پێویستە ئەو کەسانە زۆر بەهێمنی هەڵسوکەوتکەن یعنی وا هەز نەکەن کەەوە لە ناو شارن یعنی هەڵسوکەوتەکانیان دەبێت زۆر هێمن و ئارام بێ نابێت بە خێرایی هەڕاکەن بە خێرایی شتێک بێنن یاشتی زۆر قرس هەڵگرن لەگەڵ خۆیان ینی پێویستە زۆر بە ئارامی هەڵسوکەوتکەن تاوەکو تووشی ئەو حاڵەتە نەبنەوە ڕاستە کاگاری پێم خۆشە لەسەر ژیانی تایبەتی ماشەڵا زۆر دەوڵەمەند و پڕە بە موی ئەو گەشتانەی کە کردوتە بەڵام بابێمەوە سەر بابەتی شاخەوانیەکە ئێوە بە شێوەی گروپ کارەکەن یاخود تیمن و ئەو تیمی ئێوە چەند کەس بێک هاتووە چەندێکە بەیەکەوە کارەکەن شارەزاییتان چۆنە و کێ ئەتوانێت بێتە ناو تیمەکەی ئێوە ئێمە وەکو خۆم لەوەی کە چەند ساڵێکە کاری شاخەوانی دەکەم سەرەتا بە شێوەیەکی گشتی و هەڕەمەچی ینی چوومیتە شاخ یا دەتوان بڵێم دوایی بەرە ینی شێوازمان گۆڕیوە ئەو تیمەی ئێمە نزیکیم لە 5 کەس تیم لەگەڵ گروپ یا لەگەڵ یانی شاخەوانی یان لەگەڵ دەتوانم بڵێم ئێستا کۆمەڵە و دەستگا تایبەتمەندی شاخەوانیەکان کە هەنا جیاوازی زۆری هەیە تیم لە کۆمەڵێک شاخەوانی تایبەتمەندی تەکنیکی پێک دێ یعنی من تەواو باوەڕم بە تۆ هەیە کە تۆ ئەو شتەی دەیزانی منیش دەیزانم ڕەنگە کەم تا زۆر جیاوازێکی کەممان هەبێ ئەوەندە زۆر نەبێ بۆیە لە شوێنێکی کارێکی شاخەوانی دەمانەوێت ئەنجام بدەین یعنی من تەواو باوەڕم بە تۆ هەیە کە تۆ دەتوانی ئەو کارە بکەیت باشە بۆیە ئەوە لە گروپە شاخەوانیەکان یا ئەو شێوازانی کە هەیە بە شێوێکی گەشت و گەشتیاری دەستنە شاخ زۆر جیاوازە یعنی ممکنە خەڵکانێک هەبێ هیچ نەزانێ و توانای زۆر لاواز بێ و کەلوپەلی هیچ پێ نەبێ و هیچ شارازایەکی لە بەرامبەر کەلوپەلەکانیش نەبێ ئەگەر یەکێکی تریش بەکاربێنێ بەڵام ئەوەی ئەو شێوازێکی گەشتکردنە ئەوەی ئێمە شێوازێکی تکنیکەڵی شاخەوانیە یعنی دروستە ڕەنگە من هەروەکو ئەو تیمێک ئێستا هەیە چوونەتە شاخ ئەوە تیمێکن بۆ دەروون و حەز و ویستی خۆیان دەستنە شاخ و چالاکیش بەدەستیان دەگەینن ڕاستە بەڵام من هەڕەنگە بە هەمان ڕێڕەوی ئەوانە ڕێڕەوێکی تر هەڵبژێرم ڕێڕەوەکە تەکنیکەڵ بێ ڕاستە یعنی ئەو ڕێڕەوە پێویست ناکە من جەماعەتێکی یعنی خەڵکێکی ئێجگار زۆری 50-60 کەسی بەرم لەگەڵ خۆم من ناتوانم لە 4 نەفەر یا 5 نەفەر زیاتر بەرم لەگەڵ خۆم جا بۆیە شێوازی کارکردنی من لە شاخ لەگەڵ شێوازی ئەو زۆر جیاوازە و ئێمە باشەوەی ئێوە حەزە یاخود پێویستیان و تەرکێش ناوی چی لێنێ دەتوانین هەمووی ناوێکی لێ بنێن بەڵام ناوێکی کورت هەیە بۆ شاخەوانی کردن ئەویش ئەڵێ شاخەوانی وەرزشێکی تایبەتمەند نییە بەڵکو شێوازێکی شێوازی ژیانکردنێکی تایبەتە یعنی من بۆ نمونە دەمانەوێت بچینە هەڵگورد بەو کاتی ئێستا هەر هزستان حسابە 2 ڕۆژم کات پێویستە تاوەکو بگەمێ نووسنم تێدایە بە خەبەرهاتن و خواردن و مەترسی و توانای جەستەیی زۆر و کەلوپەل تەکنیکی بەکارهێنان و هەموو ئەوانم هەیە تەنانەت بێورەیی و بێئقرەیی و هەروە بێت بێ ئومێدبوونیشمان هەیە کەوابوو لە وەرزشەکاندا ئەو شتانە نییە لە وەرزشدا نووسن نییە لە وەرزشدا خەوتن نییە لە وەرزشدا ڕسکی زۆر تێدا نییە تۆ لە بەئاستی بەرزایی زۆر کار ناکەی هەنی ئەوە تەنها لە ژیانکردنێکی تایبەتدا چونکی ژیان هەموو ئەو مەرحەلانەی تێدا هەموو ئەو پلەبەندیانەی تێدایە کە بڵێن لەوەی ئەو مرۆڤە دەتوانێت تووشی مەترسی ببێتەوە یاخود تووشی مەترسی نەبێتەوە بخوا بخەوێ چالاکی جەستەیی هەبێ هەموو ئەو شتانە لە وەرزش لە شاخەوانیدا هەیە بۆیە بۆ هەندێک کەس دەکرێت بڵێن شاخەوانی وەرزشە بەڵام بە شێوەیەکی
بەردەوام کەسێک کە بە ینی بەردەوامی ئەو کارە بکە بۆ ئەو شاخەوانیکردن وەرزش نییە. ڕاستە ینی زۆر بەرزترە لە وەرزش. کاک ئاری ئێوە لەگەڵ ئەو هەموو مەترسی و ئەو سەرکەوتن و دوو ڕۆژ و مانە و ماندوێتی و چێژبنین هەمووی پێویستی بەوەیە کە مەرجی تەواوی توندوتۆڵی لە جل و لەو پێداویستیانەی هەیە پێتان بێ هەم سەلامەتی. پێت وایە هەموو ئەو کەسانی کاچن گەشتی شاخەوانیەکەن یاخود بە شێوەی ئەکادمیەکەن لە کوردستاندا تا چەند پابندن بەو کەرەسە و پێداویستیانەی کە بۆ سەلامەتی و بۆ مانەوەی گرنگە پابندە. بەداخەوە ینی کوردستانیش لە بەرامبەر کەم و کوڕی و کێش و گرفتەکانی شاخەوانیدا بێبەش نییە. هۆکارەکەشی ئەوەیە ئێمە ناکرێ بڵێن هەر سەرەتاین چونکی نزیکی دەتوانم بڵێم 20 ساڵێکە لەو بابەتە دەستگای تایبەتمەندی شاخەوانی هەن وجودیان هەیە و خەڵکانێک ئارزومەند بوونە تێیدا و ئیشیان تێدا کردووە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە شتێکی ئاساییە کە خەڵک ینی حەز دەکا تەنها بێ سروش ببینێ و خەڵکیش هەیە حەز دەکا بێ کاری تەکنیکی شاخەوانی بکە. بەڕاستی زۆر ترسناکە ئەوانەی کە کاری تەکنیکی شاخەوانی دەکەن بەبێ زانست و بەبێ کەسانی ئەزموندار بێن ئەو کارە ئەنجام بدەن. چونکی مەترسی تەنها لەسەر خودی خۆیان نییە، مەترسی لەسەر باوەڕی چەندەها خەڵکی تر دروست دەکات. یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک وەکو من بڵێن لە کارێکی تەکنیکی شاخەوانیدا شتێکی ئاساییش کە تووشی هەڵا ببم، بەڵام ئەگەر خوانەکە بمرم یا شتێک ئەندامێکی جەستەم لە دەست بدەم یا تووشی بریندارێکی زۆر ببم، باوەڕێکی ئێزگار زۆری خەڵک دەشکێنم لەوەی کە بەڵێ شاخەوانی مەترسی هەیە و خەتەرە و وایە زۆر قسە هەڵدەگرێت. بۆیە دەبێ من پێش هەموو ئەو خەڵکە زۆرتر کارەکانم بە شێوەیەکی سەلامەتی یاخود تەندروست و تەکنیک ئەنجام بدەم تاوەکو کەمتر تووشی مەترسی ببمەوە. جا بۆیە لە کوردستان دەتوانم بڵێم بەڵێ هەیە و دیا لە ئێمەش خەڵکی تر هەیە کە کاری تەکنیکی شاخەوانی دەکا و زۆریش بە شێوەیەکی تەندروست ئەنجامی دەدەن، بەڵام ڕێژەیان زۆر کەمە. هۆکارەکەشی ئەوەیە کە وەکو زۆرها وەرزشی ترکە هەیە پاڵپشتی هاوکاری یاخود دەتوانین بڵێن بەشێک لەو بەشانێک کە هەیە کە بۆی کە هانی ئەو گەنجانە بدە یا هانی ئەتوانێت ئەو شاخەوانانە بدە کەمە زۆر کەم. باشە تیمەکەی ئێوە هەوڵتان نەیەوە کە بەشداری بۆ نمونە پاڵەوانێتی و هەروەکو وەرزشەکانی دیکە کە هەیە لە جیهانە چەندین تیم و گروپی گەورە هەیە لە جیهانە کە ساڵانە کاراکەن و سەرکێشی زۆرەکەن یاخود چەندین شاخ و شوێنی جیهان تاقیەکەنەوە نەگەیشتونەتەوەی کە ئەو پلانەتان هەبێت و بەردەوام؟ بەڵێ حتمما هەمان بۆەوە کە ئەنجامیشمانداوە. کوردستان وەکوەوەی کە باسم کرد ڕێژەی شاخەوانی تەکنیکی زۆر کەمە، چونکی شاخەوانیکردن تەنها یەک شێواز نییە، ینی چەندەها بەشی هەیە هەڵگەڕان بە سەربەردی سروشتی و هەڵگەڕان بەسەر دیوارەی دەستکرد، خێرایی سەرکەوتنمان هەیە، بۆڵدرینگمان هەیە یان ئایس کلاینبینگ یان کارکردن لە سەسە هۆڵ یا هەروە بێتەوە ڕاکردن لە ناو سروشمان هەیە، ڕاکردنی سەر شاخ پێی دەگوترێت سکایڕەنینگ. لە کوردستان خۆشبەختانە پارساڵ ئەنجام درا سکایڕەنینگ و بەڵام ئێمە زمینەیەکمان وەکو باسم کرد لە بۆ گەنج و لە بۆ شاخەوانانمان دروست نەبووە تاوەکو بڵێن شاخەوانێکمان ئامادەیە بۆ ئەوەی کە بەشداری بۆ نمونە ئۆلۆمپیاتی پەکین یاخود ئۆلۆمپیاتی تۆکیۆ بکە کە ئەنجام درراوە. بەڵام لەبەرچی ئێمە نەمانتوانیوە ئەو کەسانە دروستکەین لەبەرەوەی بەداخەوەکەەوە قسێ دەکەم دەستگا تایبەتمەندیەکانی شاخەوانی کاریان لەسەر دروستکردنی تاچی پرۆفیشنال یاخود تایبەتمەندێکی پرۆفیشنالی شەخص نەکردو، زیاتر هەوڵیان داوە لە گروپەکاندا چالاکی ببینن. ئەوە ئێوە خۆتان پێگەیشتون بە هەوڵ و ماندووبوونی خۆتان بۆ متابعی خۆتان؟ بەڵێ 100,000 بە تەنها توانای خۆمان و هەوڵ و ماندووبوونی خۆمان بووە، یعنی ئەگەر خۆمان نەمانویستای ئاسان نەدەگەیشتین. دڵخۆشیە سەرکەوتوبن. کاگاری من زۆر خۆشحاڵ بووم بابەتەکەت زۆر جوانتر و باشتر دەوڵەمەندتر کرد بە زانیاریەکانت. دووبارە بەخێر بێی بۆ بەیانی. بابزانین کە کاتێک وەرزە گۆڕێ کێش و گرفتەکانی چییە؟ ئەو هەستیاریانەی کە
ئەمە توو شەبینەوە چییە؟ ڕاستەکە بەهاریەت و بۆنەکانیت ئەمە خۆشی و دنیایەک چێژی لێ بینین و گەشتەکان دەست پێەکە و سەرەتای نوێبوونەوەیەکە بەڵام لەگەڵەوەشا بێگرفت نییە لەگەڵەوەشا بێکێشە نییە بە تایبەت ئەو جۆرە نەخۆشیانەی کە وەرزین و لەگەڵ ئەم وەرزەیە دروستە بێ و ناخۆشترین شانەوانەیە کە کاریگەری هەیە لەسەر منداڵان. لەگەڵ هاتنی وەرزی بەهار بێگومان نەخۆشی پاقلە لە نێو مناڵانە زیاکات و بە گوێرەی توێژینەوە زانستیەکان نەخۆشی پاقلە کە بەهۆی کەمی ئەنزیمی G6PD-ەوە ڕوو دەدات جگەل لە کەم خوێنی ئەبێتە هۆی زەردووی و زۆری بڕی بیلیۆرۆبینی ناو خوێن. نەخۆشی پاقلە لە ڕێگەی خواردن و بۆنکردنی پاقلەوە دروستە بێت و تەنیا لە نێو منداڵان و بە تایبەتیش لە وەرزی بەهارە زیاتر دەرەکەوێت. هەروەها بە گوێرەی توێژینەوەکانیش نەخۆشی پاقلە بە زۆری لە نێو منداڵانی کورتدا دەردەکەوێت و هەندێک جاریش لە دایکیەوە بۆ کۆرپەلە دەگوێزرێتەوە. نەخۆشی پاقلە لە منداڵانە چەندین نیشانەی هەیە، باوترینیشیان زەردووییە و ڕەنگی پێستە گۆڕێ و لاوازی و بێتاقەتی ئەو منداڵەش. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر نەخۆشیەکە و لەسەر چارەسەرەکانی لەسەر خۆپارێزیەکانی و هۆکارەکانیشی هەموو ئەمانە میوانداری بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵامان کردو کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانیشە لە سلێمانی و ڕاستەوخۆ لە سودۆی سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بانیت باش دکتۆر بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ ئێوە. ئایا گەر بکرێت لە سەرەتاوە باسێکی نەخۆشی پاقلەمان بۆ بکەیت؟ فەرموو. خۆی نەخۆشی پاقلە هەروەکەوەی کە بەڕێزتان باسان کرد بریتە لە بەهۆی یاخود نەبوونی جۆرێک ئەنزیمە لە دەوروبەری خڕۆکە یاخود بەرگی خڕۆکە سوورەکانە ئەوش کە G6PD پێوترێت لە ئەنجامی ئەو نەبوونی ئەنزیمە کە لە باوانەوە گوازرێتەوە بۆ مناڵەکانی ئەوش کە لەسەر کرۆمۆسۆمی X-ەوە کەرەوەیەکە بە زۆری لە مناڵی کوڕا ڕوئەیە ئەم شتەیە چونکە خۆتان نەزانن مناڵی کوڕ تەنها یەک ئێکسی هەیە کاتێک کە ئێکسەکەی هەڵگری ئەم نەخۆشیە بوو یاخود ئەم نەقسی ئەنزیمە بوو بەڵنیاوە لێ دەرەکەوێت بەڵام لە کچانە لەبەری هەڵگری دوو ئێکسن زۆر کەمتر ڕۆیان تەنها لە هەندێک حاڵەتی تایبەتانە بێویشەوەیە کە ئەگەر یەکی لە ئێکسەکانیان ناچالاک بێت یاخود نەخۆشیەک بێت بۆ نمونە وەکو تێرنەر سندرۆم کە تەنها یەک ئێکسیان ئیژەکە یاخود یەک ئێکسیان هەیە و یاخود ئەگەر لە حاڵەتێک ئەگەر هەردوو ئێکسەکەی هەڵگر بێ ئەو کاتە نیشانەکانی لە کچەکەیە دەرەکەوێت چونکە بیرمان نەچێت لە ناو کووردا توشبووی کچمان زۆر زۆرە بۆیە لەوانەیە خەڵک بپرسێ بۆ ئەڵەن زۆربەی کات لە کوڕا دروست دەبێت کە چیل ناو کووردا زۆرە ئەمەش لەوانەیە بازدانێک هەبێ بۆ نمونە لە یاخود گۆڕانکاریە هەبێت کە جۆری گواستنەوەکە تەنها لەسەر ئێکس نەبێت لەوانەیە ئۆتۆسۆماڵ ڕێسەسیف بێ حاڵەتی تر بێ بۆی ئەکرێ لە کچیشە ڕووبە لە ئەنجامی نەبوونی ئەمە ئەنزیمە هەر کاتێک بەریەکەوتن هەبێت ئەم مناڵە بەریەکەوتنی هەبێت لەگەڵ کۆمەڵە کشتە کۆمەڵک هۆکارە بۆ نمونە هەندێک جۆر دەرمان هەیە بۆ نمونەگەر هەوکردنی هەبێ بۆ نمونەگەر بۆنی بانزیم کە بۆ نمونەگەر ئاوی بیر بخواتەوە بۆ نمونەگەر پاقلە بخوات یاخود بۆنیشی بکات تەنانەت ئەبێتە هۆی شیبوونەوەی خڕۆکە سوورەکانی خوێنی ئەو مناڵە لە ئەنجامی ئەوە چی ڕۆیە لە ئەنجامی شیبوونەوەی خڕۆکە سوورەکانە مادەیەکی زەردووی تەمان هەموو حاڵەت بیلڕۆبین کە زەردووی دروستەکات ئەم بیلڕۆبینە زۆر دەرەدرێەوە لەسەر پێستا ڕەنگەکەی دەرەکەوێت کە زەردووی لەسەر سپێنەی چاو و پێسی دەرەکەوێت وە لە هەمان کاتە ڕەنگی میزەکەی زۆرە گۆڕێ ئەگەر سیرکەن زۆربەی ئەو مناڵانە ئەڵێ ڕەنگی میزەکەی بەرەو تۆخبوون یاخود بەرەو قاوەی ئەڕوا وردەوردە بەرەوەی کە چایەکی تۆخ بێت ئەمە دەلال لەوەکە کە بەردەوام خوێنی ئەو مناڵە شی ئەبێتەوە و بێهێز ئەبێ ئارزوی خواردنی کەمە بێ واسەیەکی ئەگەر لە حاڵەتێکە زوو فریای نەکەویت یاخود ئەو بڕە زۆرەی کە پاقلەی بڕێکی زۆری خوارد بێ بڕێکی زۆری و دەرمانە یاخود ئەو حاڵەتانەی تر کۆوەکارن ئەگەر بیخوارد بێتەوە لەوانەیە زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە مەترسی لە تەنان لەسەر ژانی ئەو مناڵەش دروست کات. بەڵێ دکتۆر مادەم بەم هۆکارانە دروستە بێ کەواتە خۆپارێزیەکان چییە بۆ منداڵان و بتوانین تەنها لەم وەرزەیە زیاتر وایان بەسەریەت یاخود بەردەوام ئەم نەخۆشیێکی درێژخایانە و لەگەڵ یان ئەمێنێتەوە کەواتە خۆپارێزیەکان لەم نەخۆشیە ئایا ئەتوانین بڵین لە دەسەڵاتی خۆماندایە؟ خۆی
ئەم نەخۆشیە بەردەوام مەدە حیات لەگەڵ تامێنێتەوە تا ژیان بەڵام لەبەرەوەی تۆ لەگەڵ گەورەبوونا قەبارەی خوێنە زۆر زیاترە بێت واتە لەو کاتێ ئەگەر بڕێک لە خوێنی ششی بێتەوە کەمتر پێ دەرەکەوێت لەبەرەوەی تۆ بڕێکی زۆرتر خوێنێ هەیە و زەردویشی کەمتر لێ دەرەکەوێت لەبەرەوەی تۆ حەجمی جەسە و زۆر گەورەترە بێت بۆیە هەم دەرکەوتنی زەردووی و کەم خوێنی و ئەمانە کەمتر لێ دەرەکەوێت بۆیە زۆر ئەستی پێ ناکەی بۆیە زۆر لەناو خەڵکا باوەکە ئەم نەخۆشی لەگەڵ گەورەبوونا نامێنێ نەحەقیشانیە لەبەرەوەی لەگەڵ گەورەبوونا نیشانەکانی پێوە دیار نامێنێت و کێشەو نابێت بۆیە ئەم نەخۆشیە بەردەوام لەگەڵ تا ئەمێنێتەوە بەڵام چۆن بکرێت بۆیە ڕێگیری بکەین یەکەمیان ئێمە پێشتر سکرینیمان هەبوو نوێنێ سکرینینگ تێست واتە ئەمە لە هەموو دنیا ئێستا هەیەەوە پێشتر لای خۆشمان هەبوو بەداخەوە ماوەیەکە ڕاگیراوە یەکێ لەو نەخۆشانەی کە سکرینی بووە کە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە ئێمە هەستمان پێکرد ئەویش ئەوەیە کە ئەم نەخۆشی پاقلەیە بوو بۆیە هەر لەو کاتەوە ئێمە ئاگادارمانەکردنەوە کە مناڵەکە لە خواردنی ئەم دەرمانانە خۆی بە دوور بگرێت یعنی تەنانەت بیرمان نەچێ هەندێک دەرمان هەیە کە بۆ ئیشتیها بەکاردێ مەڵتی ڤیتامینە ڤیتامین کەی تایەکەیەکە لەو کارەکان بۆی خوێنشی بێتەوە بۆیە تۆ لەو کاتەیە ئەو مناڵانەی کە توشببووی ئەم نەخۆشیان یاخود نەقسی ئەم ئەنزیمەیان هەیە ئەبێ خۆیان بە دوور بگرن یەکەمیان لە خواردنی پاقلە و تەنانەت بۆنکردنیشی و خواردنی کۆمەڵک دەرمان هەیە وەکو پاراستۆڵ وەکو خواردنەکانەوەی کە ئەو دەرمانانی بۆ مەلاریا بەکاردێن کۆمەڵە دەرمانی تر هەیە کە کاریگەریان لەسەر بێ لە بۆنکردنی تەنانەت بەنزین خواردنەوەی ئاوی بیر یعنی خواردنەوەی ئەو شەربەت و شتانی کە لە بازاڕ هەیە لەبەرەوەی ئەو دەرمانانەی کە تێئەکرێت کە تام ئەدەن یاخود بۆن ئەیەن بەو شەربەتانە ئەمانیش خوێنشیەکەنەوە بۆیە زۆر تەنانەت هەوکردنیش زۆر جاری وای هەوکردن ئیلتیهابات بە ڤایرۆس یا بەکتریا لەوانەیە خوێنشی بوونەوە دروستکە بۆیە بێ ئەو مناڵانە بەڕاستی خۆیان بە دوور بگرن ئایا تەنها لە وەرزی بەهارە هەیە نەخێر لە هەموو وەرزەکانە هەیە بەڵام لە ناو وڵاتی خۆمانە بە زۆری ئەم مناڵانە نیشانەکانیان بە خواردنی پاقلە لێ دەرەکەوێت خۆش دەزانی لە گەڵ هاتنی وەرزی بەهارە کۆمەڵک حاڵەت لای ئێمە زیاتەکەن وەک خواردنی پاقلە خۆدە زۆربەی خێزانە کوردەکان کاتچنە دەرەوە یەکەمیان نیوەڕۆ یاپراغە خۆن کە ئیتر کورد ئەگەر پاقلەی تا نەبێت و بە گەڵامی و یاپراغ بە سەیرانی نازانێت دووەم حاڵەت کە هەمانە زۆر بێزەبت حتا سەیرانەکە بە سەیران نازانێت ئەگەر یاپراغی گەڵامی و بە پاقلەی تیانە بێ دووەم حاڵەت کە هەمانە بەڕاستی نەوت خواردنەوەیە کە بەداخەوە لە مناڵانە زۆر زیاکە لەو حاڵەتە لەو کاتانەیە ئەویش بەهۆی هەڵا بەکارهێنانی یاخود گواستنەوە یاخود بردننی نەوت لە ناو دەبەی ئاوە کە ئەمە زۆر مەترسیدارە سێمیان حاڵەتێکەیە لەو ڕۆژانەیە کە گەشت و سەیرانی تایە منداڵی نەبەکەم زۆر زیاکە ئەویش بەهۆی ئەوەی کە هەم ئاهەنگ و خۆشی دەرەبڕێ و عایلانە خێزانە ناوانەی کە ئافرەتی سکپڕن هەم ڕێگاوبانەکانیش خۆتان نەزانن زۆر جار بە حکمی قەرەباڵغی لە ناکاوی سابگرتن یاخود لە تاسەدان ئەمانش حاڵەتی مناڵی نەبەکەم زۆر زیاد دەکا یەکێ لە حاڵەتەکانی تریش کە زۆر زیاد دەکا و منداڵانەی کە هەستیاریان هەیە هەستیاری سنگیان بۆیە سەیرەکەی لەو وەرزانەیە بەهۆی ئەوەی کە بۆن و گژوگیا و کۆمەڵێ ئەوەی کە پێوتری ئەلێرجین یا پۆلیۆن یا بەوانە لە ناو گژوگیا یاخود لە بارانە زۆر زیاکە بۆیە سەیرەکەی ئەو مناڵانە زۆرتر خیزەی سنگیان دەست پێکە کۆکەیان زۆر زیاکە بۆی ئێمە پێشتر خۆمان ئامادە کردو بۆم هەموو حاڵەتان لە ناویشانە پاقلە بۆیە لەو کاتانەشە پاقلە یاخود نەخۆشی پاقلە زۆرە باشە دکتۆر تۆ ئاماژەت بۆ کرد کە بە زۆرێک لە دەرمانەکان یاخود بە خواردنی دیکە بە شەربەت بە ئاو خواردنەوەی بیر هەموو ئەمانەم نەخۆشیە زیاکە ئەی بۆ لە نێویانجا ناونراوە نەخۆشی پاقلە هۆکارەکەی چییە؟ خۆی هەر لە هەموو دنیاە جیسک سپیدی دیفشنسی پێوترێ بەڵام ناوێک کە بەسەریا سەپاوە فاڤیزمی پێوترێ فاڤیزم واتاوانەی کە پاقلە مشتەقاتەکانی یەخۆن و لە ناو کوردەواریشە لەبەری زۆرێک ئەو حاڵەتانی کە بۆ ئێمە دێن ئەوانن کە بە خواردنی پاقلە بەڕاستی خواردنی پاقلە زاڵ بۆ بەسەر یاخود ناوەکەشی زاڵ بۆ بەسەر وەی کە ناوەکەی بە نەخۆشیەکە بە یعنی وای لێ هاتووە کە پێی بتر نەخۆشی پاقلە ئەگینا نەخێر تەنها نەخۆشی پاقلیانە کۆمەڵە کۆکاری زۆری هەیە حتا لیستەکەی زۆر دوور و درێژە بەڵام ئێمە لیستەکەمان زۆر کورت کردوتەوە ئەو مناڵانەی کە نەخۆشی پاقلان هەیە لیستەکەمان زۆر بۆ بچوو کردنەوە بۆی بۆ ئەوان قورس نەبێت باشە دکتۆر باسی هۆکارەکانیمان کرد و چۆنێتی خۆپاراستن لی ئێستا پێمان بڵێ ئایا چارەسەریەکانی چییە؟ هەرچەندە لە ئەسنای قسەکانت باسیەوەت کرد کە هەر خۆ پارێزی ئەمە چارەسەریەکە بە شێوەی دەرمانە
یاخود تەنها خۆپارێزیە چارەسەریەکان لەم نەخۆشیە؟ خۆی چارەسەریەکان کاتێک کە مناڵەکە و حاڵەتی توش بوو یاخود تووشی زەردووی بوو هەستیان کرد کە سپێنەی چاوی یا پێستی زەر بوو وەڕەنگی میزەکەشی گۆڕا ئەبێ بە زۆترین کات سەردای نەخۆشخانەکەن. ئێمە لە نەخۆشخانە دوو پۆلێنیانەکەین. یەکەمیان ئایا خوێنەکەی زۆر دابەزیوە، دووەمیان لەگەڵیا ئایا بەردەوام ڕەنگی میزیە هەر تۆخە، چونکە ئەو کاتێک کە ڕەنگی میزی هەر تۆخە ئەمە دەلال لەوەکە کە خوێنشی بوونەوەکەی بەردەوامە. تۆ لەو حاڵەتەیە ئەگەر خوێنشی بوونەوەکە ینی ئاستی خوێنی دابەزی بوو زۆر و لە هەمان کادا خوێنشی بوونەوەی بەردەوام بوو بە دڵنیاوی ئێمە هەوڵ دەدەین بە زووترین کات خوێنی تێکەین بۆی کە مناڵەکە بپارێزین لەوەی کە تووشی شۆک بێت لەبەرەوەی خوێنێکی زۆری دابەزێ. بەڵام ئەگەر ڕەنگی میزی ڕوون ببێتەوە بۆ ئێمە و مناڵانشی کە تووشی ئەم حاڵەتە بن کۆمەڵێ تیوبیان ئەدەینێ بەردەوام ئەڵێن لەگەڵ هەر میزکردنێکە بەڕیز بۆمان دائەنێن بۆی بەراوردی کەین بزین ئایا لە میزکردنەکەی لە بەرەو ڕوونیە یاخود بەرەو تۆخیە، واتایە خوێنشی بوونەوەکەی بەرەو کەمیە یاخود بەرەو زیایە. بۆی ئەگەر حتا ئەگەر ئاسی خوێنشی زۆر دانەبەزی بێ بەڵام خوێنشی بوونەوەکەی لە زیادبوو نابێ ئێمە لە ناو نەخۆشخانەی هەڵنەوە بۆ متابعە. بەڵام ئەگەر ئاسی خوێنی کەم دابەزی بوو و خوێنی میزەکەشی ڕوون ببەوە و ئێمە دڵنیا بووین کە ئیتر خوێنشی بوونەوەی نییە، ئەو کاتێ ماتوانین بینێنەوە ماڵەوە بەبێەوەی کە خوێنی تێبکرێ. واتە حەڵاتەکە یاخود چارەسەریەکە دەور ئەبینێت یاخود پشت دەبەستێت بە ئاستی دابەزینی خوێن و خوێنشی بوونەوەی بەردەوامی. بەڵێ دکتۆر پشتدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان و پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان زۆر سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت کە بە ئێمەت بەخشی بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان. فستیڤالێکی هونەری لە قوتابخانەکانی خوێندنی کوردی لە گوندی یاخود بڵێن لە گوندی کەلهور لە سنووری پردێ لە پارێزگای کەرکووک بەڕێواچێ هێمن دەلۆ هاوکارمان لەگەڵمان دەبێ و زانیاری زیاترمان پێ بە هێمن بەیانێت باش فستیڤالەکە گەرم و کوڕی پێوەیە وەچی ئەگوزارێت لەوێ بۆمان باس کرد. ئێوەش باش دیارە خوێندنی کوردی تەنیا لە خوێندن پێشەنگی بەڵکو لە چالاکی هونەریەکان کلتوریەکان لە فیستیڤاڵە هونەریەکان ساڵانە وەرزی بەهاردا دەیان فیستیڤاڵی هونەری لە قوتابخانەکان بەڕێوە دەچێن و کەشێکی هونەری کلتوری زۆر جوان لە قوتابخانە کوردیەکان دروست دەکرێت. دیارە من لە گوندی کەڵۆر سەر بە پردەیە هەر سەر بە خوێندنی کوردی و سەر بە کەرکووکە ئەمڕۆ فیستیڤاڵێکی هونەری کلتوری زۆر جوانیان ڕێخستووە لە سەرەتای فیستیڤاڵەکەی هێشتا دەستی پێ نەکردووە. لێرە ئەمە دانولەی پێڵێن ئەمە لە کوردەواریە ئەگەرێکە بێت باسی ئەم دانولەیەمان بۆ بکە. کاکە چۆنی سڵاو دەبێت ئەگەر بیتە نزیکی ئەمە لە کۆنی شاهاو ئێستا چۆنێەوە زیندوتان کردوتە دانولە هەوەرجار گەرمی ڕژگوڵە جارا گەرمی ڕژگوڵ هەبوو یان شۆریەوە یان کردە ناو مەنجەرێکی مەنجەری ساورکردن هەبوو یان کرد ناو مەنجەری ساورکردنەکەەوە. دوایەوە بە جۆرەی گەرمەکە ئاوەکە لەبان گەرمەکە وایە ئەنجا نابان ئاگر و ئاگریدار کوڵاندووە تا گەرمەکە نەرمەوە بوو جوان و ئەنجا مناڵە هات هەرێکی جامێکیاندا قاپێکیاندا پێ و ئەی بردەی خۆت و دوای هەڵا دەخست لەبان فەرشێک و دوایەوە وشکەوە بوو ئەنجا بەدەستاڕیان هەڕی ماڵەکە دەستان خۆش بێت. ماوەستا دیار وەرە بەڕێوەبەری قوتابخانەی کەڵۆر ماوەستا دیار بە گشتێک باسی چالکیە هونەریەکان لەم دەستان خۆش بێت. سپاس بۆ دەرفەتە بەخیراتی ماڵەکەتانەکەم بەزێتان کرا. دیارە فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکەمان ئەمڕۆ ڕێکوتی نۆی قاکەلێوی 1970 کوردی دەتۆشیان یەکەم ئەمڕۆ فستیڤاڵی قوتابخانەکەمانە وا دیارە لەم پێشکەشکردنی فستیڤاڵە چەندین ئامانجێمان هەیە لەوانە پێشکەشکردنی شانۆگەریەک گروپێکی موزیک
خوێندنەوەی شعر و شانامە لەلایەن چەند قوتابیانی قوتابخانەکەمانەوە یا لە کۆمەڵە میوانی بەڕێزی ڕانکراون بۆ ئەم بۆنەیە بۆ فیستیڤاڵە بەڵێ دەستان خۆش بێ. دیمەنەکان باشن بەردەوامە بین هاژە بەگەی زۆر جوانە حەزەکەم ینی زیاتر بەڵێ هێمن سپاس ببوورە کە دەنگی تۆ باشنە ئەگەیشتە لای ئێمە دیمەنی جوان بوو لەو پێشانگایە و بۆ زیندووکردنەوەی و زیاتر نیشاندانی کللتوری کوردەواریە و بە تایبەت لە بەهاریشدا کە ئەم بابەتانە بەسەر چێ. بەڵێ ئێستاوەی دەیبینن یاداشتی لێک تێگەیشتنە لە نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی و لەگەڵ وڵات شاندی ئێماراتی کەواژۆ دەکرێت تایبەتە بە بواری سوود وەرگرتن لە تەکنەلۆژیا و توانا و ئەزمموی ئیمارات. دیمەنەکان ڕاستەوخۆیە بە کاتژمێر 8:30 هەولێرە هاوکارمان ئەمار لەگەڵمان دەبێ بە شوێکی ڕاستەوخۆم کاتت باش ئەمار زانیاری زیاترمان پێ بدە لەسەر ئەو یاداشتی لێک تێگەیشتنە کە سەرۆکی حکوومەت ئیمزای دەکات. بەڵێ ینی وەکو بینیتان ئەو یاداشتە ئێسا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیماراتی ئیمزاکرا و هەموو لایەک ئاگادارن کە چەند ڕۆژێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە لە ئیمارات و ژمارەیەک دیدار و باڵێ باڵێ شێکی کاکە لە پشتیوە بەڵێ بەڵێ بێگومان لەگەڵ سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ وڵاتی ئیمارات زۆرترین لێک تێگەیشتن و چەندین سیمیناریا خۆت بڵین کۆڕبەندی گەورە ئەنجام درا و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری تێدا کرد. ئێستاش ئەو یاداشتە لێک تێگەیشتنە بوو کە سەبارەت بە تەکنەلۆژیا و توانا و ئەزمموی وڵاتی ئیمارات بوو کە واژۆکرا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی ئیماراتی. ئەگەڕێمەوە لای هاوکارم ئەمار بزانین زانیاری زیاتر سەبارەت بە لێک تێگەیشتنەکە بەو یاخود بڵین لە سەبارەت بە هەموو ئەو بابەتانی دیکە کە بڕیارە بەڕێوە بچێت. بەڵێ ینی وەکو ئاگدارن کە چەند ڕۆژەکە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە لە ئیمارات بۆ بەشداری لە کۆڕبەندی جیهانی وزەوە هەروەها چالاکیەکانی دیکە کە پێکاتوە لە لووتکەی جیهانی حکوومەتەکان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کاری لووتکەی جیهانی حکوومەتەکانە دوێنێش یەکەم ڕۆژی کاری باڵێن کۆڕبەندی جیهانی وزە بوو کە لەوێ مەسرور بارزانی وتارێکی هەبوو لە وتارەکەیدا زۆر بابەتی لەسەر وزە و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان و بابەتی چاکسازی پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستان و هەموو ئاڵنگاری و بربەستانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە و هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ تێپەڕاندنی ئەو ئاڵنگاریانە. ئەمڕۆژ دیسانەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی یاوەری کە لە ژمارەیەک وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان پێکاتوە بەشدارن لە لووتکەی جیهانی وڵاتان و پێش ئەوەش ینی ئێسا ئەم لێک تێگەیشتنە لێرە ئەنجام درا لە نێوان وڵاتی ئیمارات و حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ئامادە بوو ئیمزای ئەو لێک تێگەیشتنەی کرد لەگەڵ لایەنی ئیماراتی کە لێک تێگەیشتنەکە تایبەتە بە سوودوەرگرتن لە بواری تەکنەلۆژیا و توانا و ئەزمموی ئیمارات. ئەکرێت بڵێم کە ژمارەیەکی دیکە چالاکی هەیە کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریتی ئاکات لە لووتکەی جیهانی وڵاتان بەشدارە بێت لە پانێڵێک بە ناونیشانی داهاتووی وزە و قۆناغی دوای نەوت قسە لەسەرەوە کرێت کە ئەگەر نەوت نەبێت دوای نەوت جیهان چی ئەکرێت چی ئەکات هەر یەکە لە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەو پانێڵە بەشدارە لەگەڵ
أمير عبد العزيز بن سلمان آل سعود وزيري وزي مملكة عربي سعودي، وهروها سهيل بن محمد المزروعي وزيري وزو جێرخانی ئیماراتی. ئەم پانێڵە کەمێکی دیکە بەڕێوەچێت ئێمە هەوڵە دەین پانێڵەکەش بگوازینەوە بە بینەرانی کوردستان 24 ئێمە لێرەین هەر چالاکی و هەر جمۆجۆڵەکی تر هەبووە گەدارتانەکەینەوە. بەڵێ ئەمار سوپاس بۆ زانیاریەکانت بێگومان لە بڵتنی هەواڵەکانی داهاتوودا لە کوردستان 24ەوە چاوەڕێی زانیاری زیاترەکەین. هەندێک جار ڕۆژێکی تایبەت ڕۆژێکی جیهانی هەیە جا لەسەر ژنان بێ لەسەر کرێکاران بێ زۆر جار تەنها و ڕۆژە بە چڕ و پچڕی یادەکان نەکرێتەوە بەڵام کەسانێکان نەک ئەو ڕۆژە تەواوی ڕۆژەکانی دیکە ئەو یادیان لا بەرز و پیرۆزە یاخود ئەو مافا یاخود ئەو کەسا ئەو بابەتە تایبەتەی هەیە وەک خۆی ئەنجامێدەن و کاری لەسەرەکەن. هەر بۆیە فۆتۆگرافەرێکی کورد دروشمێکی سەر بەشێک لە دیوارەکانی ناوشاری هەولێر ئەکا بە هەوێنی پێشانگایەکی فۆتۆگرافی. ناوی پێشانگاکەی ناوە 364. ئەم فۆتۆگرافەرە لەو بڕواایە یەک ڕۆژ لە ساڵێکە ئەویش تەنیا بە دروشم بۆ ژنانە. ئەو ڕۆژش تەنها بە دروشم بۆ ژنانە. نەک تەنها ڕۆژەکانی تریش تەنها دروشمەکانی بۆ ژنانە و هیچ دروشمێکیش نەک تەنیا لە کۆمەڵگا سەرنجی نادرێ بەڵکو نەبووتە پاڵنەر بۆ کەمکردنەوەی کوشتن و تونند و تیژی و بەردەوامی بەرامبەر بە ژنان. بە ڕەنگە ڕەش و سپیەکان ڕەخنە لە دنیای بێدەنگی ژنانیش لە کوردستان دەگرێت ئەمانە هەمووی کار و چالاکیە و فۆتۆگرافەرەیە کە هەوڵی داوە لە پێشەنگایەکدا کوی بکاتەوە و نیشانی بدات. دروشمێکی نووسراوی سەر دیوارێکی هەولێر سەرنجی ئەم فۆتۆگرافەرە کووردا ڕادەکێشێت. کرمانج ماوەی چەندین ڕۆژ لە دیار ئەم دروشمەی سەر دیوار دەبەستێ. هەرچی سەرنجی ڕێبوارانی سەر شەقام دەدا ڕۆژانە بە سەدان کەس بەو شەقامە تێدەپەڕێ بەڵام نە سەرنجی دەدەن نە ئەو دروشمە گەورەیەش کاریگەرە بۆیان. دروشمەکە دەکاتە هەوێنی فۆتۆگرافیەکەی. کرمانج وەکو فۆتۆگرافێرێک دەڵێ ڕەنگە فۆتۆکانی منیش وەکو ئەمە تەنیا دروشمێک بێت بەڵام گرنگوام کردوە خەڵک سەرنج بخاتە سەری. هوەری مۆدێرنش وایە زۆر جار ناکرێت لە ڕێگای ڕاستەوخۆ ئەو مەبەستی کە هەتە ئەنی ئەکرێت ئەمە وەک باسەکرێت ینی لەسەرەوە بکرێت کە ئافرەتێتون دژی کراوە فۆتۆی بگیری یا ڤیددیۆ بکرێت بەڵام ئەم هوەرە کەمێک ناڕاستەوخۆیە ناڕاستەوخۆ ئێمە ئیڵین کە ئێمە دروشمان هەیە ئێمە قسە زۆرەکەین لەسەر مافی ئافرەت بەڵام تەنانەت خۆمانش گوێ لەو قسانە ناگرین تەنانەت خۆمانش ئەو دروشمانە نابینین کە تەسەوڕەکەم ئەو پەیامەشەوە بێ ناوی پرۆژەکەش کە 364 ڕێکەوەیە کە ئێمە ئەگەر بەردەوام ڕۆژانە ساڵانە بیستین کە ئەو هەموو تونند و تیژێ دژی ژنانەکرێت بەڵام تەنها لە بەرامبەر یەک ڕۆژ بۆ ژن دیاری کراوە 364 کە پرۆژێکی فۆتۆگرافیە بۆ تەواوی ئەو 364 ڕۆژەی دیکەی ساڵە کە ئافرەتی تیا لە بیر کراوە. ئافرەتی ئازاد کۆمەڵگای ئازاد بەرهەم دەهێنێ. بەم جۆرە کرمانج ئەو سەرنجەی دایە دروشمەکە و لە پاڵ هەریەک لە فۆتۆکانی کە بۆم باز دەکا پەیامێکی قوڵی کۆمەڵایەتی هەیە. بربەستەکانی بەردەم کردداری بوونی ئەم دروشمە لە کۆمەڵگای کوردی. بە هەڵبژاردننی ڕەش و سپیبوونی فۆتۆکان ڕەخنە لە دنیای بێڕەنگی ژنان دەگرێت لە کوردستان. ئەو تابلۆیە من لە ینی چەند ساعتێکە خەڵکە هاتووە هەمویان ئاماژە بۆ دەن کە ئەو تابلۆ لە زۆر شوێنی هەولێر بینراوە بەڵام چیان تا ئێستا پرسیارن کردو ئەو تابلۆیە کە بینراوە چێ سرنجی داوە چێ دیقەتی دروشمەکەی کردووە پێم وایە کە ئەبێ هەوڵێک هەبێت کە ئێمە لە دروشم بینە دەرەوە زۆر جار کە من هەوڵم داوە ینی لە ڕێگایم کارەوە هەوڵم داوە بەشێک نەبم لەو دروشمانە ینی من ئەو زەق بەشێک نەبووم لە زەقکردنەوەی ئەو دروشمانە تەنیا گەڕانەوەیەک کە پێم وایە ئەرکێکی من بوو گەڕانەوە بۆ ئەو دروشمانی کە ئەکرێت گەورە بن بەڵام لە کۆمەڵگای هیچ کاردانەوەیکیان نییە هیچ کاریگەریەکیان نییە.
24 فۆتۆ لە پێشانگایەک بە ناوی 364. لە پشەرێک لەم فۆتۆیانە هۆکارەکانی کۆتوبەندی ئافرەتان بە زوومی کامێرای فۆتۆگرافێکی کورد گیراوە کە باسی جۆرەکانی توندوتیژی و بربەستەکان دەکات کە ژنان و پیاوان لە کۆمەڵگا دروستیان کردووە. بەم جۆرە دژی هەموو ئەو تاوانانەیە کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت و بە ناوەکەی دەڵێ دەبێت 365 ڕۆژ هەموو بۆ نەمانی نەیانبدی و بۆ هۆشیاری کۆمەڵگا بێت. هێرە مەولودی، کوردستان 24 هەولێر. بە گوژمەی 3 ملیار و 845 میلیۆن دینار سێ قوتابخانە لە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ کە ماوەی 9 ساڵە دەست بە دروستکردنیان کرابوو تەواو نەکرابوو. دوای تەرخانکردنی گوژمەی پێویست کارەکانی ئەو قوتابخانەیە تەواو کران وەکەوتنە خزمەت بیکەرتی پەروەردە و کێشەی کەمی قوتابخانەش لە 3 گەڕێکی زاخۆ چارەسەر کرا. نه سال بوون اف آواهیین قوتابخانەیان لە زاخۆ بنیڤەڕۆ مای و دوماهێک نەهاتین. هەتا ku دوماهێک جار و ji la îdareya serbexweya Zaxo ve kujme pareyê pêdivî bû hatiye mezaxtin û di nûke da dest bi temamkirina wan hatiye kirin. هر سیجی هاتبینه جبهه‌جیکردن سال 2013 جبر قیران عبوری مابین راوستیای پشتی دست بکاربونی داره سربخوی زاخو حولن جدی سرپرشتیاری شیار زماندیا سرکاتی انجمنی وزیران دست خوبه بینتن بو تمام کردن وان قطابخانه چون که پیداویستی پروردی بین گلک الحاحات کردن کو بین تمام کردنه نوکه همینه تکمیل کردن و ان شاء الله بو صلابت یا خواندنه ده پرورده استفاده کی باشه کردن. ji bo kêmkirina fişar û qerebalaxiya li ser qutabxaneyên deverê Rêveberiya Perwerda Zaxo pêdivî bi dirostkirina nizîk 20 avahiyên hevşêweyên qutabxaneyan heye. Lewra temamkirina van sê qutabxaneyan ku du ji wan 18 polî û êk jî 12 polî ne, xizmeteka başa Perwerda deverê dike. و گوهستن قطابیان ریکا کوسرا ما کوسرا او جبار گران بی سر خلک ما انشالله بار گران جنامی لی سر خلک ما او قطابخانه کتینا کاری و گرینگیوان دو دوري لیجب ویا او قطابخانه لی هادمانا چیکرنش انشالله امی قربا لقاون امی جی مرتحبین ابا قطابی جدی مرتبط خلک ما جدی مرتبط و دی و گوهستن قطابیان لی دوري و منطقه نایتا کر ji bo cebecekirina projê dirostkirin û temamkirina van sê qutabxaneyan jî li Zaxo ku jimê 3 milyar û 845 milyon dînaran ji layê hikûmeta Herêma Kurdistanê ve hatine mezaxtin û biryara ku di mavayê 6 heyvan da bi dumahîk bên û bo sala dahatî bikevine xizmeta prosesa xwandinê da. İslam Yusuf, Kurdistan 24 Zaxo. هێزەمنیەکانی دەڤەری ڕاپەڕین هۆشداری دەدەنە هاوڵاتیان لە کەوتنە بازاڕی جۆرێک لە دراوی 25,000 دیناری عراقیە ئەم دراوە کە لە چاپە کۆنەکە نزیکە و ئامێری ناسینەوەی پارەی ساختەش ناتوانێت بیناسێتەوە ئەوەندە بە وردی دروست کراوە. خاوەن نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراوەڵێن ئێستا دراوی دۆلاری چاپی تازە و پاوەن دراوەبیانیەکانیش ساختەیان کەوتۆتە بازار چونکە لەگەڵ داهێنانی ئامێری تازەی ناسینەوەی ساختە ئەوانیش کوالەتی دراوە ساختەکان پەرە پێدەدەن. لە بازاڕی دۆلارەکەی ڕانیەین بە دوواداچوون بۆ پرسی دراوی ساختە بەگشتی و 25,000 دیناری عراقی بە تایبەتی دەکەین کە دەوترێت لە بازار زۆر بووە. هێمن خاوەن یەکێک لە نووسنگەکانی حەواڵە و ئاڵوگۆڕی دراوە. ئەگەرچی ئەوان ئامێری پێشکەوتووی دۆزینەوەی دراوە ساختەکانیان لایە بەڵام 25,000 دیناریەکمان نیشان دەدات کە تازە وەریگرتووە. ئاماژە بۆش دەکات ئێستا مامەڵەکردن بە 50,000 دیناری عراقی تا ڕادەیەک قورس بووە چونکە هاوشێوە ساختەکەی بە ئاسانی ناناسرێتەوە. ئەوەی تەزویرەکە ڕژ بێتەوە ئەوە ڕژ نابێت. لە مۆدیل کۆنەکان 25,000 کۆنەکان تەزویران لێ پەیدا بووە بەس نوێیەکان کە سیمەکان تێدا ئەوان یەنە کەمترە
بەڵێ ئەوەنی کە بڵێ مۆدی تازەکەن ئەوەنە کە مۆدی تازەکەن ئەوانە تەزویریان کەمترە بەس ئەوە شێوەی تازەیەتی تەپی تازەیەتی تەپەکەونەکەی هەیەتی ئێستا 25 زای تەزویرە ئەوانەی کە لە مارکێت شتەکە وەردەگیرن دێ بۆ لە ئێمە کە دلار لە ئێمە بکڕن بە جیازی ئێمە دەگیرە 50,000 25,000 تەزویریان زۆرە ئەوانەی کە بە زیاتری کەش ئێمە تۆزە هەسی پێ دەکەنیانی بەدەست بەس کەەوەی ئیشی زۆر لەگە دراو نەبێ کەمتر تەزبەرەکە بوون من مارکێتەکان لە شوێنە گشتەکان هەسی پێ ناکات زۆر چکە تەزویری پێشکەوتوش زۆر پیدا بووە تەزویری پێشکەوتو پیدا بووە بە جیهاز نەبێ ناگیرێ ئەوە دەی تەزویرە سێکە ئەو کە لە سەرێ بە سێبەر دەرچووە مامۆستا حەسەن ساڵانێکە لە بازاڕی دۆلارەکەی ڕانیە کار دەکات ئەو نووسینگەی حواڵەی هەیە و لەگەڵیدا ئامێرەکانی ناسینەوەی دراوە ساختەکان دەفرۆشێ بە شێک لەو دراوە ساختانەمان نیشان دەدات کەوەری گرتوون و نەیزانیوە ئەوە سێبەر نییە ڕسمی کە لە سەرەکەیە بەس ئەوەیان سێبەرە سێبەرێک دەبینی و نابینی ئەو دەڵێ دراوە ساختەکان بە جۆرێک دروست دەکرێن ناسینەوەیان قورسە و هەندێک لە ئامێرەکان ناناسنەوە فڵاندمانە تاک و ئاسایش هاتووە و گرتویانن شەبەکەیان پێکەشکردن پارەکان بە مەرحەلە گۆڕانکاریان بەسەردادی ئێستا تەزویر پێشتر هەبوو نەوعەتی 25 زۆرە هەر لە نەوعەتی 25 زۆر هەیە پێشتر نەوعەتێکیان دروست دەکرد هەموو جیازەکان دەیانگرت ئێستا جۆرێک پەیدا بوو هەموو جیازەکان نایگرن جیازی پێشکەوتو نەبێ نایگرێ بۆیە بۆ ئەو مەبەستەیە ئەمە ئەو پارە تەزویرانەمان ناردووە بۆ ئەو شوێنانی کە جیازەکانی بە تایبەتی سین و کۆریا بۆ ئەوەی جیهازانە بتوانن ئەو پارانە کەشف بکەن توانیمانە مەسەلە مە سەیطرە دەکەین لەسەروای زۆر جار شەبەکەی تەزویری ژیراون خەڵکێک کە چەند کەسێک بوون ژیراون پارانی ناوەتە بازاری من بۆ خۆم شخصی خۆم پارەی تەزویر بەسەرمدا ڕەت بووە سەرەتا ئەم هەفتەیە هێزە ئەمنیەکانی سنووری ڕاپەڕین هۆشداریان لە خستنە بازاڕی جۆرێک لە دراوی 25,000 دیناری عراقیدا کە لەگەڵ چاپە کۆنەکە زۆر لەیەک دەچن بە جۆرێک نەک بەدەست بەڵکو بە ئامێری ناسینەوەی دراوە ساختەکانیش ناناسرێتەوە لە کۆتایەکانی ساڵی ڕابردووەوە تا ئەمڕۆ هێزە ئەمنیەکانی ڕاپەڕین 5 جار لەو کەس و باندانەیان دەستگیر کردووە کە دراوی ساختیان خستۆتە بازاڕ و بڕێکی زۆر لە دراوی جۆراوجۆری ساختەیان پێگیراوە هەرەسەمی کوردستان 24 ڕانیە ساڵانە زیدیەکانی دەشتی نینەوە چنە مەزارگەی محەممەد ڕەشان لە بناری چیای مەقلوب و لەوێ بەڕێوڕەسمی ئاینی و سەمای دڵخۆشیەوە پێشوازی لە وەرزی بەهارەکەن وەکو ئێزیدیەکانیش باستێکەن کە ئەو ئارامیەی لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کەوان لە هەر کاتێکا بێت بتوانن ڕێوڕەسمە ئاینیەکانی خۆیان بگێڕن. مەزارگەهێ مەحمەد ڕەشانە لە بنارە چیایە مەقلیب ساڵانە دیگەل هاتنە وەرزێ بەهارێ و دەرکەتنە گوڵ و گیایان ئێزدێن دەشتانەینەوە تێن ویجهی دناوێدا ئەوێن ڕێوڕەسمێن خوێن ئاینی ئەدگەل سەمایە دڵخۆشیێن نیشانت دەن کو لە گور بیرروبارن خوا ئەبڤی ئاوایی ئەو یە پێشوازێ لە وەرزێ بەهارێتکەن حیا کو تێدا باران ببارن دەقلە باشی کێ طبعا هەر گوندەکش گوندێت ئێزیدیە دەقلەکەت هەیە تێتە ڕۆژێکت تەتەفێرێ هەندێک بەزانێ پشتی ئسبوعەکە دێن چییە غایەتەوە چییە؟ دێنە مەزاری زیارەتیت بن وندەك خواردێکە خۆتینن وندەك دەغە لەگەڵ خۆتینن دەنە مەزاری تەبەڕعن بەشداربووین وی ڕێوڕەسمی ji êzidiyên nava deştan neynewene bi taybet yên başîk û behzanê ku li vî cihê ew hebûna xwe li deverên nîşanit den û ev aramî ve yên ketîn nava rêwresman. رێوڕسمەکە خەلکی ئیزدیان هەر ساڵ الوەرزە بەهارێ الهەیڤە ئادارێ وڵاتی شێخ و گوندێت باشیک و بەحزانێ قەستە وی مەزاری محمەد ڕەشانت بژنێتێ پشتی داغالێت خوب چنن وێژەل بەهارێ داخازت کەنش خودێ و دوعاتکەن و هیویتکەن و بارانەکە بێت ئەم هاتن الڤێرەیە مدوێت من ڕەحما خودەیە و ڕەحما وی مەزارێ بێت بارانێکی رحمة خدية وتبيجت سبقة
يا سلطان شيخادية تبيجت سلطان شيخادي الشامي هاتا والشرقية كر خباطة المحمد رشان كر خلاته لپشتی بداوی هاتنا ریو رسمان تاوی بجدار بول ناوا باخچه مزارگهی دا مجولی خوار نید بن که اوهنه لجموانا نیشانه یا هبونا آرامی یا اتناوی دا او دبنه سیرانچی آری حسین کردستان 24 مزارگه محمد رشان. 2 ساڵ بوو بەهۆی کۆرۆنا گەشتیارێکی زۆر کەم ڕۆیان لە شوێنە گەشتیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کرد لە هەموو جیهانیش بەو شێوەیە بوو بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش زۆر کاریگەری کۆرۆنایان لەسەر بوو بەڵام ئێستا و بە تایبەتیش ئەم ساڵ کە لە پشوەکانی نەورۆزە لە ڕۆژهەڵاتی کوردستان نزیکی 2 هەفتە خایانێت کە گەشتیارێکی زۆر هاتوون و ئەشکەوتی سەهۆڵانی مەهاباد یەکێکە لەو شوێنانەی کە ئەم ساڵ جمەی دێت و خەڵکێکی زۆریش ڕۆیان تێکردووە. دوای 2 ساڵ جارێکی تر ئەشکەوتی سەهۆڵانی مەهاباد جمەی دێت. ئەشکەوتێک کە جگەلەوەی بێژوویە هاوکات گەورەی و هەبوونی گۆلێکی گەورەی ئاو لە ناویدا زۆر تایبەتی کردووە. 2 ساڵ بوو بەهۆی کۆڕۆنا گەشتیاران لە نەورۆزدا کەمتر دەهاتنە سەهۆڵان. بەڵام ئەم ساڵ بۆ جارێکی تر لە هەموو ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویان لە ئەشکەوتی سەهۆڵان کردوتەوە. ئێمە ئاماری دقیقمان نەگرتووە بۆ قایقەکان وەلی ئاماری کولیەکەمان ڕۆژە تا 2000 نەفەرە. بەهۆی ئەوەشەوە کە چەند ساڵێک بوو تەعتیل بوو بە لەبەر نەخۆشی کۆڕۆناوە شکور ئەلان ڕۆژ بە ڕۆژە ئامارەکەمان دەچێتە سەرەوە و نزیک دەبینەوە احتیمالەن لە 3000 نەفرێک. تاکو ئێستا دیار نییە ئەو ئەشکەوتە بۆ یەکەم جار کەی دۆزراوەتەوە. بەڵام ئەوەی ڕوونا تاکو ئێستاش هەموو کنوکە لەبەرەکانی ئەشکەوتەکە نەدۆزراوەتەوە. ئێستا 250 مەتر وشکانی و 300 مەتر ئاوی ناو ئەشکەوتەکە دۆزراوەتەوە و گەشتیاران بە بەلەم بە ناویدا دەگەڕێن و هێشتاش زۆر نهێنی لە ناو ئەشکەوتی سەهۆڵاندا هەن کە ئاشکرا نەکراون. لەگەڵەوەش ساڵانە گەشتیارێکی یەکجار زۆری سەردانی سەهۆڵان دەکەن. بەڵام خەڵکەکە لە ئاستی خزمەتگوزاری شوێنەکە ڕازی نین. ئیمکاناتی ڕفای زۆر کەمە فەزای سەبزی دەبێت ساڵۆنی ئینتیزاری دەبێت ئەو کەسانێک کە دێنێ ئێرە واقعان لەو سەرمای و یا لە هاوینێدا لە گەرمایە لە هەندا لە سەرمایەدا ناتوانێت لە دەرێ ڕاوەستێ لە نوبێ قایقیدا دەبێت ئەوەی ساڵۆنی ئینتیزاری بۆ دابدریا فەزای سەبز هەبێ حتا لێرە شێرێکی ئاوی خواردنەوەی لێ نییە ئەو گردشگەرانێک کە دێنێ ئێرە واقعان ئاوی خواردنەوەیان پێویستە. ئەشکەوتی سەهۆڵان دووەم ئەشکەوتی ئاوی هەموو ئێرانە بەهۆی ئەوەی لە کۆندا کۆتری زۆری تێدا بووە لە ناو خەڵکی ناوچە بە ئەشکەوتی کونە کۆتریش ناوی دەهێنرێت. هەموو ئەو تایبەتمەندیانە شوای کردووە کە هەموو ساڵێک بە تایبەت لە نەورۆزاندا سەهۆڵان یەکێک لەو شوێنانە بێت کە گەشتیاران ڕووی تێدەکەن. سەرەڕای شەڕ و گرژیەکان و هێرشی بەردەوامی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەڵام لە باشووری ئۆکرانیا و ئەو شوێنی کە هاوسنوورە لەگەڵ ڕۆمانیا جوتیارانی ناوچەکە دەستیان بە کەڵانی زەویەکانیان کردووە و نەوێ گەرم و دانەوێڵە بچێنن. بۆ کۆزانین کە ئۆکرانیا چوارەم گەورەترین هەناردەکاری گەنم و جۆی جیهانە بەڵام ئێستا بەهۆی هێرشەکانی رووسیاوە توانای هەناردەکردنی بەرهەمەکانی زۆر لاواز بووە بەڵام جوتیاران خۆڵ نادەن و ئەنەوێت بەرهەمی دانەوێڵیان بەردەوام بێت. لە نێو شەڕ و ئالۆزیەکانی ئۆکرانیادا ئەلێکساندەر پێتکۆڤی جوتیار زەویەکانی دەکێڵێت و ئامادەکاری بۆ وەرزی چاندن دەکات. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە باشووری ڕۆژاوای ئۆکرانیا ئەو شوێنەی کە هێشتا شەڕی نەگەشتۆتێ ئەلێکساندەر لە کێڵگەکانیدا خەریکی چاندنی دانەوێڵەیە. ئێمە لە دوو ناوچەی باشووری ئۆدێسا کار دەکەین بە زۆری گەرم و جۆ و گوڵە بەڕۆژە و گەنمەشامی دەچێنین ئەوەی دەیبینن بەشێکی بچووکی کشتتوکاڵی ناوچەکەیە لێرە لە باشوور بەهۆی ئەو ئاو هەوا گونجاوێکە هەیەی چاندنی دانەوێڵە و بەگشتی کشتتوکاڵی زیاتری تێدا دەکرێت.
جوتیاران لێرە هێشتا هەست بە کاریگەری ئالۆزیەکان دەکەن. ئەم دۆخە دەتوانێت ئەو وڵاتانە بخاتەمە ترسیەوە کە پشت بە بەرهەمە کشت و کاڵیەکانی ئۆکرانیا دەبەستن. ئۆکرانیا چوارەم گەورەترین هەناردەکاری گەنم و گەنمەشامی جیهانە و سەدا 50 بازرگانی گوڵە بە ڕۆژەی جیهانیش لەو وڵاتە بەرهەم دەهێنرێت. بەهۆی ئالۆزیەکان شەوانە 5 بۆ 6 کەس لێرە لە نێو کێڵگەکان ئێشک دەگێڕن و هەمویان چەکیان هەیە و پارێزگایی لە گوندەکانیان دەکەن. بەهۆی ئەو دۆخەی هاتۆتە ئاراوە جوتیاران ناچارن بەرهەمی زیاتر بەرهەم بهێنن. بەرهەمەکان دەتوانن پێویستی ناوخۆ دابین بکەن، بەڵام پرۆسەی هەناردەکردن پەکی کەوتووە. شەڕی رووسیا و ئۆکرانیا وای کردووە نرخی گەنم و ئارد لە بازارەکانی جیهان گران ببێت، چونکە سەدا 13 گەنمی جیهان لەو دوو وڵاتە بەرهەم دەهێنرێت. بەڵێ تەواوی بەرگە و بابەتەکانی بەیانی 24م پێشکەشکردن